بەناوی خوای گەورە میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لا یەکەم ڕۆژی هەفتە لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردن لە ڕکابەری خولەکان. وەک دەزانن ئەم هەفتەیە هەفتەی بەڕێوەچوونی ڕکابەرەکانی خولە. ئێمە ئەم هەفتەیە لە پریمەر لیگ دوو خۆناغی ئەستیارمان هەیە کە بەشێک لە یارەکانی هەفتەی 25 و بەشێک لە یارەکانی هەفتەی 26ش بەڕێوە دەچن کە لە ڕۆژانی سێشەمە و چوارشەمەم یاریانە ئەنجام دەدرێت و بە هەمان جۆر ئێمە لە ڕکابەرەکانی دیکەش لە ئیتالیا لە ئیتالیا بەڕێوەچوونی جامی ئیتالیامان هەیە لەم هەفتەیەدا و لە ئیسپانیاشە بەڕێوەچوونی یاریەکانی چوونی قۆناغی چارگۆشەی زێڕینی جامی شای ئیسپانیامان هەیە کاتێدا ڕوبەڕووبوونەوەیشی تۆکمەمان هەیە ئەتلەتیکۆ مەدرید و بەرشەلۆنە و هەروەها ڕیال سۆسیداد و ئەتلەتیک بلباو لەم دوو یاریەدا ڕوبەڕووی یەک دەبنەوانێ پێشەوەی کە یاری گەڕانەوەیان لە مانگی سێ ئەنجامدەن. طبعاً تەوقیتی بەڕێوەچوونی ئەم یاریە بۆ ئەتلەتیکۆ مەدرید زۆر خراپە، چونکە ئەتلەتیکۆ مەدرید لە قۆناغی پاشخۆی مۆندیالە، یعنی ئەتلەتیکۆ مەدرید ئەمڕۆ کە یارەکەی خۆی دەکات لە خول ڕۆژی چوارشەمە بەرامبەر بە بەرشەلۆنە و دواتر ڕۆژی یەکشەمەی داهاتوو دیسان خول ڕۆژی چوارشەمەی داهاتوو پاشکۆی چامپیۆنز لیگ چوارشەمەی داهاتوو پاشکۆی چامپیۆنز لیگ لە بینەکەی یاری خول واتە لیستێک یاخود کێشەیەک جڵەوی یاری یاخود کێشەیەک لە خشتەی یاری ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدرید دەبێتەوە لەم چەند یاری داهاتووە. ئەمە بۆ یاری گەڕانەوە بۆ بەرشەلۆنە تووشە بێ، هەرچەند ئەتلەتیکۆ مەدریدیش بامان شێ و لە یاری گەڕانەوەشیا تووشێ بێ، بەڵام تایبەتی تر بۆ بەرشەلۆنە لە یاری گەڕانەوەیە تووشە بێ. بۆیە بەجددی ئەم یاری یەکەم بە یاریی زۆر گرنگ دادەنرێت بۆ هەردووتی بۆی کە بتوانن ئەنجامێکی باش لە یاری ئەمڕۆ دەستەبەر بکەن. ئێمە ئەمڕۆ من وەڵامی پرسیارەکانتان دەیەمەوە هاوڕێیانی کۆمنت وە لامان کاداوی کە گرنگە بۆ ئێمە بەرشەلۆنە وەرسیناڵ سەرکەوتنیان تۆمار کرد و ماوەتەوە سەرمان سەرسیتی و ڕیال مەدرید تا چەند لە ڕکابەریا بن کە من پێم وایە ئەم شەو ئیتر سیتی واقعیەتیەوەی یەتە بەردەم پێمان نەڵێ یاوەتا لە ڕکابەری ئەرسیناڵ بەردەم یاوەتا تەسلیم بوونی خۆی ڕاگەێنێ و تر ئەرسناڵ نازدای و ئەم وەرزەی پریمەر لیگ بۆ خۆی یەکلا کاتوانێت چونکە بێتەوە بە جیاوازی نۆخاڵ لافتەی 25 هەفتە پێش کۆتایی زۆر قورس ئەرسیناڵ بتەوێت لە 4 هەفتەیە چوار یاری بدۆڕێنێ وە سیتی هەر 4 یارێکی بێتەوە ینی شتێکی وا دەبێتە مەحاڵ. بۆیە من پێم وایە ئەم شەو یارەکەی لیڤەرپوڵ و مانچستەر سیتی یاری کۆتایی وەرزەی پریمەر لیگە، ینی یاری دیاریکردنی چارەنووسی وەرزەی پریمەر لیگە، یاری نێوان لیڤەرپوڵ و مانچستەر سیتی یاری دیاریکردنی چارەنووسی وەرزەی پریمەر لیگە. جیاوازەکە بوو بە نۆخاڵ خێر على خێر ئەرسیناڵ پیرۆزی بێ پریمەر لیگ تاوام مسۆگەر و تەنها لەسەر کاتەوە سێتەوە بیباتەوە چونکە دەبێت دەو کاتە ئەرسیناڵ سێ یاری بدۆڕێنێ وەلامان کاتی ژایری یەکسان بێ و یاریەکیان بەرامبەر بە سیتی دۆڕانی دویارێکی تر ئەی سیتی هەموو یارەکانی باتەوە نەبەخوا نایباتەوە یارەکانی تر چونکەم پێشتریش پێم وتم سیتی خاڵی تریش لە دەستە هەر ڕاستەوخۆ دوای قسەکانی من بەرامبەر بە تۆتنامیش خاڵی لە دەستە. بۆیە بەم جۆرە ینی من ئەو ڕۆژەش کە لە دەروی یاریگا قسەکەم بەم جۆرە کرد لە خولی ئینگلیزی یاخود لە خولی ئیسپانی بە تایبەتی لە خولی ئیسپانی سەرکەوتنی بەرشەلۆنە و سەرکەوتنی ئەرسیناڵ هەواڵ نییە. چۆن هەواڵ نییە؟ جیاوازیی زۆر هەیە لە نێوان بەرشەلۆنە و ڕکابەرەکان. ئێستا هەر بە منتقی بینێمە بینی پێشچوی خۆمە بەرشەلۆنە و ئیلچی کاکە بەرشەلۆنە و ڕیال سۆسیداد کە تایە دۆڕا بەرشەلۆنە و مایۆرکا ینی هەر بەجددی حەقانەت بێنە پێش چاوی خۆتان. ئەمە جیاوازە لە بەرشەلۆنە و ئەتلەتیکۆ مەدرید کە ڕوبەڕووی یەک ببنەوە، ئەمە جیاوازە لە بەرشەلۆنە و ڕیال مەدرید کە ڕوبەڕووی یەک دەبنەوە. بەس من باسی باقیاتی تری یارەکانەکەم وەڵاهی جیاوازیی زۆر گەورە لە نێوان ئاسیتی پەکانە هەیە. یعنی بڕۆ سەیری ئەو جیاوازیەکە کە لە بەرشەلۆنە خۆ بەرشەلۆنە بە پێگاتێکی لاوی شۆمیاری مایۆرکا کە یاری کردووە نە دیۆنگی تیا بوو نە پیدری تیا بوو نە ڕافینای تیا بووە و کۆمەڵە یاریزانی لاویش بەشداری کردووە، بەڵام جیاوازی ئاستیان زۆر بووە. بەرشەلۆنە زۆر بەێستر لە ڕکابەرەکەی دەرکەوتووە بە هەمان جۆر ئەرسیناڵ. ڕاست ئەرسیناڵ یەکسانبوونێکی لیڤەرپوڵ یا نا یەکسانبوونێکی نۆتینگهام فۆرەست نا بەس دوایەوەی تر تاوە ئەرسیناڵ باڵا دەستەکەی خۆی نوانۆتەوانێ لەبەر ئەم جیاوازی کە لە نێوان ئاستی و دوو تیپانە
من بەم جۆرە قسە دەکەم ئەڵێم بردنەوەی بەرشەلۆنە و ئارسینال هەواڵ نییە یەکسانبوونیان هەواڵە شکستیان هەواڵە بۆ جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەمان و ڕکابەرەکانیان جیاوازێکی زۆر هەیە بەو یاری ڕۆڵ سۆسیدادیشەوە کە بەرشەلۆنە دۆڕانی باسی خولی ئیسپانیت بۆکەم باسی خولی ئینگلیزیت بۆکەم هەموو بردنەوەیەکی ئارسینال و بەرشەلۆنە لە چامپیۆنز لیگا هەواڵە لەبەری لە چامپیۆنز لیگا هیچیانەوە باڵا ئارسینال تا ڕادێک و باڵەدەستی نیشان ناوە بەرشەلۆنە باڵەدەستی نیشان نایەوە لە چامپیۆنز لیگا وەرە بە سجلی یارەکانی بەرشەلۆنەیە بڕۆڕەوانی بەرشۆنە و ئاستی خولی ئیسپانی و ئاستنیەکە لە چامپیۆنز لیگ پێشکەشەکە ئەمە نابێ خۆڵ خەڵەتێمی بەڵام لە خولی ئیسپانی تۆ کە باز لە خولی ئیسپانیەکەی نابێ یەکسەر بینی تۆ باسی چامپیۆنز لیگ بکەی بۆی لە بەرشەلۆنە بێ و بامان شێوە کە باسی چامپیۆنز لیگی کرد بێ خولی ئیسپانیەکەی تێکەڵکەی بۆی بەرشۆنە نە هەموو شتێک حەقیانەت و ڕاستی خۆی لە ئیسپانیا جیاوازیکی زۆر هەیە لە نێوان بەرشەلۆنە و ڕکابەرەکانی لە ڕووی ئاست و لە ڕووی یاریکردنەوە لە ڕووی چانس بۆ بەدەستێنانی ئەنجامەوە من وەکو وتومەوە وێڵێمانێ ئەگەر من هاندەری بەرشەلۆنە بم حەز دەکەم هەموو ڕۆژە یاریکی لیگە بکەم هەموو ڕۆژە یاریکی لیگە بکەم بۆ لەبەری لە هەموو یاریەکە من باڵا دەستم بەسەرتی پێ ڕکابەرە هەموو یارێک من واریدم بۆ بردنەوە ئێ بۆ قەیچەکە بە هەموو ڕۆژە یاریە بکەم من خواندەری بەرشەلۆنەم حەزەکەمەوە دەقێ بین بە هەمان شێوە بۆ ئێستش بۆ ئەرسیناڵیش بە هاندەری ئەرسناڵ و حەزەکەم ئەم ڕۆژە یاریەکەین لەمەوەی خێرا یاریەکان بەرینەوانێ تا تیپەکەم لەسەر ڕیتمە یاریەکان بەرینەوانێ بەشکە پریمەر لیگ حەسم بکەین پشکە دۆخەکە بینە پێش شتێکی باش ئەمە ئەم قسەی منە کە لەسەر ئەرسیناڵ و لەسەر بەرشەلۆنەش کردومەوە تا ڕادێکم قسەی بارنی ژەگرێتەوە چونکە بارنی ژێستا دۆرتمۆند جیاوازەکەی کردو بە سێ خاڵ پێویستی بە سەرکەوتنە لە یاریەم ڕایەوە تا ڕادێک بارنیش تیپێکی تەندروستیانی ئەم قسەیە شمولی بارنی شەکە هەر شمولی بەرشەلۆنە و ئەرسیناڵ ناکە ئەوە ئێمێنێتەوانێ ئەمڕۆ ئێمە لە ئینگلتەرا دێمە سەریارێکی ڕیاڵ و ڤالێنسیاش ئێمە لە ئینگلتەرا یاری لووتکەمان هەیە لێڤەرپۆڵ و مانچستەر سیتی لە نێوان ئانفیلد سەریکە ئەم یاریە زۆر گرنگە بۆ هەردوو تیپ هەم بۆ لێڤەرپۆڵ هەم بۆ مانچستەر سیتی باشە ئێستا من یعنی تاو باسی یارەکەت بۆەکەم لێڤەرپۆڵ لە دۆخی خراپی یاریکردنە نییە لێڤەرپۆڵ لە دۆخی خراپی بەرگریکردنە یعنی سیرکەن لیڤەرپۆڵ لە زۆربەی یاریەکانە کۆنتڕۆلی تۆپی باشەکە لە زۆربەی یاریەکانە هەلێکی باشی گۆڵتۆمارکردن دروستەکە و ئەکرێت بژاردەکان سڵۆت بە پێیەوەی کە دای ئەنێ ئەگە گۆڕانکاریتیا کە هێشتا لیڤەرپۆڵ تیپێکی بێز و تۆکمەیە تیپێکی پڕکواڵەتی یاریزانە تیپێکی پڕاستێرەیە بەڵام ئەوەی کێشەی لیڤەرپۆڵە کێشەی هێڵی بەرگریە هەروەی کە لاوە ماوەی ڕابردوو و تومانەوە ێڵێنەوە لیڤەرپۆڵ ئاسان گۆڵی لەسەر تۆمارەکرێ وە گۆڵی زۆریش لە دەست ئەیە خۆ ناڵین کێشەکە هێرشبەر نیێن بەخێر کێشەکە پەیوەندی بە هێرشبەریشەوە هەیە تۆ چۆن پەیوەندی بە هێرشبەرێکۆنی یاریزانێکە دێ وەرزی ڕابردوو 29 گۆڵی کردووە بەشداری 47 گۆڵی کردووە وەرزە سێرەکەی بەشداری 10 گۆڵی کردووە چۆن کێشە نییە کێشەکە زۆر گەورەیە لێڵ هێرشبردنیش بەڵام کە کاتێ دی بەراورد دەکەی سیرەکەی ئەم تیپە هەلی گۆڵتۆمارکردن دەڕەخسێنێ بەس دەیچوێنێ وە لە هەمان کاتدا کەمترین هەلی گۆڵ تۆمارکردن کە لە سەری دروستە بێ گۆڵ تۆمار دەکرێت ئەسڵی بابەتەکە هەڵی بەرگری لیڤەرپۆڵە بۆیە ئەمە بۆ ئیشکردن ئەمە بۆچی منەمەت پێڵم بۆ ئیشکردن بۆ یاریکی نەوەت خولەشی ئاسانترە وەک لەو ئیشکردنەی گواردیۆلا لەسەر تیپەکەیکە چۆن خۆن پاکانە بۆ گواردیۆلا ناکەم بەس حەقیقەتی یاریت بۆ باسەکەم حەقیقەتی تۆپی پێت بۆ باسەکەم گواردیۆلا کۆمەڵە یاریزانی نوێی بۆ هاتووە سێریکە هەر بە بنمونە لەم دوایە ئێستا یعنی سێریم سەر ئەم ناخۆشیەکە کە بۆ ڕایەنەر دێتە بەردەمی تۆ لە سەرەتای وەرزەوانێ هالاند لووتکەی یاسی پێشکەش کردووە بەرسی ناسینی پێشکەشەکە کەیت ئەم سێ چواریاری ڕابردوو سێرەکەی هالاند داسی دابەزیوە لە بەرامبەریشدا سێرەکەی لە یاری جامەکانە لە کۆمەڵە یاریە یاریت بە عومەر مەرموش کردووە سێرەکەی یاسێکی بەرز پێشکەشەکە و گۆڵ تۆمارەکە سێریم بژاردەیەکە لە مێشکی ڕایەنەر زروفەکە چەند ناخۆشەکە یعنی تۆ هێرشبەرێکی وەکو هالاند لە یاری ئەمڕۆیان ناکرێ دەجیکەی
ئێمەرموشی ژەم چەند یاری یاسێکی بەرزی پێشکەش کرد و 3 یاری ئەخیر ئالان ئەرقامەکانی خراپ بوون داوا لێکری ئەویش سەرەکی بکەیت یعنی 2 یاریزانت پێ 2 ێرش بەرشت پێ هەردووکیانەکرێ لە پێکاتی سەرەکییا من هەچ کامێکیاشیان بخەیتە سەر کورسیە دەک ڕێژە تا ڕێژەیەک تۆ ڕەخنت دێتە سەر ئەی سڵۆت بەس لەوەی سەڵاح حەزەڵجێکی لەسەر دروست بوو ئەویشی چارەسەر کرد دوێسەی کێشێکی نایەتە سەر ڕەنگە بۆم دۆ زۆرفەی دات خۆ من ئەزانم ناتوانێت سەڵاحیە دەکاتوانێ بەڵام ئەگەر بۆ زۆرفی داتوش سەڵاحیە دەکات بە حکمی تەجروبێکی کردووە زۆر ئاسایە بەس ئەی تۆی لێرەیە چیەکەی سیرەکەی فۆدین ماوەی ڕابردوو ئاسی بەرز بووە ئێستا ئاسی نەماوە سیمینۆ هاتووە یاریەکە سیمینۆ هەرە بێ یاریکە باشە دۆکۆی تووشی پێکان بۆ تۆ بۆی ئەوە توانێت فۆدین لەو باڵەوە یاری پێ بکە خودت گۆڕانکارێکی ترکە کاتێ سری ئاماری ڕێندەرسەکەی کاتێ سری گەڕانەوەی ڕۆدریەکەی کاتێ بەشداری پێکردنی کۆ گۆنزالێس و بەرامبەرە مۆزرزی پێشکەشی کردووە دیسان و دۆخێکی تەم و مژاوی تر دێتەوە بەردەمە کاتی دەسەر ڕێیان شەرقی بەرامبەر بۆ واستی پێشکەشیەکە زۆر باشە تۆ دەرفەتی پێبەی لامان کادا بۆ زیادە ڕەوی لە ناو ساحایەکە حەقیەوەیە تۆ سزای بی کاتێ دیتە سەرهێڵی بەرگری یعنی سیتیش کێشەکەی هەر بەم جۆرە دەست پێەکە کاتێ دیتە سەر هێڵی بەرگری نازانی یاری بەچێ بکەیت ینی نێک ئۆرەلی یاری پێەکەی لە باڵا وەکو پێویست نییە ئایا نووری یاریەکە وەکو پێویست نییە جوهی کە باشی ناسی لە کریستال پالاس پێشکەش کردو لە کوی گشتی وێرانی پێشکەشی کردووە لەگەڵ مانچستەر سیتیە جێگەی دیارنی نە هێندەی ڕایان شەرقی نە هێندەی ڕێندەرس و نە هێندەی سیمینۆ گوێی جێگەی دیار نییە لە ناو بەرگریکارەکانی مانچستەر سیتیە پێشیارەکەوتی ستۆنس و دیازی ژاتوونەتوانێت کرێمەی زافەیەکی باش بنوە یعنی بڕوا بکەن لە چەند یاری ڕابردووە بەس ئەوەی کە بینەری یارەکانی مانچستەر سیتی و بە بڕۆندی خەتە ئەوەشی کە یەکسان بووە ئەوەشی کە تەعادول بووە ئەوەشی کە دۆڕاوە ئەگەر دۆناڕۆمان نەبووە ئەنجامی سیتی زۆر خراپترە بوو لەبەرەوە هیچ ئیزافەیەکی گوێی بە تیپەکەەوە دیار نییە بەس ئیزافەی سیمینۆ دیارە ئیزافەی ڕێندەرس لە کوی بەشداریکردنەکانی لە سەرەتای وەرزەوە دیارە ئەنی حەقیانەت ئەمەی شەکام لێ بەڵام ئیزافەی دۆناڕۆمان لە تیپەکەیە دیارە بەس ئیزافەی گوێی دیار نییە ڕاستە سەرەتایەتی بەس خۆ سیمینۆش سەرەتایەتی خۆ سیمینۆش لەو پەڕیامەدەی بۆرنمۆسەواتۆ ئێگویش لەو پەڕیامەدەی کریستال پاڵاسەواتوە یعنی هەردووشیان ئامادە بوون هیچی سابەیەکیان نەبوو تاو لە جەوە یاریکردن بۆیە زروفی مانچستەر سیتی دیوێکی ڕەخنەیە لە گواردیۆلا بەڵام دیوێکیشی زۆری زروفی تیپەکە بەو جۆرێ ئێمە کە دێین سریکە من دایم لە جیاوازیە سریکەن من چۆن بەرشاڵاوی ڕەخناکەم یا چۆن تاوانبارەکرێن بۆی کە لانگریتی پێم من بە ئینسافەوە شیکاریەکەم چۆن ئێستا خۆ من هاندەری مانچستەر سیتی نیم خۆ من هاندەری گواردیۆلا نیم خۆ ئەتوانم ئێستا بێم بە سیتی وەرزی ڕابردوو شەوانێکە ئانچیلۆتی یعنی 6 دانە گۆڵی لێکرد بە کوی دیارەکە خۆمتوانی هەموو شتێ بەرامبەر بە سیتی بڵێم و بیکەم بەڵام نا ئەمە ڕاضیبوون نییە تۆ بێ بزانی ئەم دیبە لە دۆخێکی خراپە ئەم دیبە پێکانێکی ئێستش ئەمە سریکە چۆن بۆ ڕیاڵ مەدرید من باسیەکەم بڵێم لە کۆی دیاریزانی هێڵی بەرگری تۆ 5 جانە دامادەیە ئەژ منە مۆرزە باسیەکەم وەرزی ڕابردوو باسی ناکەم چونکە وەرزی ڕابردوو ڕایەنەرەکەی هاتە کۆنگرە ڕۆژنامەنووسەکەوتی ئێمە پێویستمان بەکڕینی یاریزان نییە مەبەستمان چیلۆتیە لەبەرەوە بێ باس ژێ و قسەی بە بەزە مۆرزە باسیەکەم لەبەرەوە ئەم تیپە پێیەڵەن تۆ دیاریزانت کڕیوە پێکانە دێ هەمان ئەم قسەیە بێ بۆ مانچستەر سیتیش بیکەم ئەوە بێ ئینسافیە من دانیشم لەبەرەوەی کە مانچستەر سیتیم خۆش ناوێ بچم دانیشم نەخێر بۆ مانچستەر سیتیش ئەڵێم گواردیۆلا ناڕەحەتی گەورەی رێڵی بەرگریە توژاتوە نە بەرگریکارەکانی وەکو پێویست ئامادەن بیان گونجێنێ نە هەج یاریزانێکی ژێنێ دەرفەتی یاریکردن پێەیە وەکو پێویست خزمەت بە تیپەکەیەکە ئەنی ئەم دۆخەتەم و مژاویانە بۆ تیپ زۆر خراپە یعنی گواردیۆلا تا سنوورێک دەتوانێت هاوکاری یاریزانەکە بکات لە هێڵی بەرگری بەڵام تۆ کە تەواوی پێگاتەکەت لە بەردەمدانە بێ کە تۆ نەتوانی گونجاندنیە دروستکەی یعنی ئەمە زەمبی ڕایەنەر کەم دەکاتەوە کاکە یعنی ئێستا ئەگەر ئێمە بەراوردێ بکەین لە نێوان سیتی و لە نێوان لیڤەرپوڵە وەکو دۆخی ژووری جلگۆڕین هەر دۆخی جلگۆڕینی ژووری لیڤەرپوڵ باشترە تا
سیتی هەر ئێستا حاڵی حاضر هەموو ڕۆژێ هەواڵ لەگەی لەسەر داهاتووی گواردیۆلا یەکێڵە ساڵی داهاتوو بەردەوامە بێ یەکێڵ لاوین داهاتوو بەردەوام نابێت ئەوە دوامین هەواڵ لەسەرەوە ئەڵە خەلدون موبارەک و ئەڵێت هەمان ئەو هەڵەی کە مانچستەر یونایتد کردی کە بۆ ساڵانێکی زۆر فێرگسۆن ڕانەری تیپەکە بوو وای لێهاتە بوو سێبەری فێرگسۆن تەواو چوو بۆ ناو تیپەکەوانێ نانەوێت دەمەی گواردیۆلا دووبارە بێتەوە تەنانەت قسەی چی شەگا خەلدون موبارەک قسەیە تەمان بەشێکی ئەندەرانی گواردیۆلا پێیان ناخۆشە بەڵام خۆی واقعیە ئەڵێ ئێمە پێش گواردیۆلاش تیپێکی ڕکابەر بوون و نازناومان بردوێتەوانێ بەڵام دوای گواردیۆلا نازناوەکان زیاتر بوون نازناوەکانە بۆ بە عالەمی تۆ لە 8 ساڵی پریمەر لیگە 6 پریمەر لیگە بردوێتەوە ئەمە ڕێکۆردی تایبەتە ئەمە شتێکە مێژوو باسیەکاتەوە شتێکی ناوازەیە ئەنی کۆی گشتی تۆ 6 نازناوی پریمەر لیگت دەستەبەر کردووە کاک 3-4 نازناوی لەسەر یەکت بردوێتەوەمانە ڕیکۆردن بەڵام قسەکەشی لامان کادەتەواوە کە ناوێت دە و تەجروبەی مانچستەر یونایتد بەسەر تیپەکە دووبارە بێتەوە یعنی هەر بەراوردی ئەمە بکە سیرەکەی دۆخی لەم دۆخەشام دۆخی لیڤەرپوڵ ئارامترە تا دۆخی مانچستەر سیتی بەڵێ پێکانمان هەیە لە لیڤەرپوڵ بەڵام بەگەڕانەوەی کۆناتێ و بەبوونی چیرکیس تەنها بەرگریکاری باڵی ڕاستمان پێکانە ئەویش سۆبەسلای لە مەرکەزیارێکە چەندیاری ڕابردووای کرد ئەی لە سیتی بەڵێ لە ستۆنز و دیان زاتوونەتەوە بەزای ئامادەن بۆ یاریکردن ئاەت نووری و ڕیگنیک ئۆریلی کامیان لە بەرگریکاری باڵایەکەن ماتیۆز نونێز بۆ بەرگریکاری باڵ ئانی سەیریکە بەراوردێک هەیە جیاوازێکی زۆر هەیە ئەمە دوو خاڵ لە ناوەندا هاتوانین بڵێن هەردوو تیپەکە وەسەیەتیان وەکو یەکوایەت لە دیوی لانی ێرژبەری مانچستەر سیتی ئەفزەڵیەتیە بەسەر لیڤەرپوڵ لە ناوەندا دۆخێکی تا ڕادەیەک هاوسەنگ و بگرێت تۆزێکی ئەفزەڵیەت هەیە بە لیڤەرپوڵ تەنها لە دۆخی ێرژبەردا مانچستەر سیتی ئەفزەڵیەتیە بۆ سەر لیڤەرپوڵ بۆیە من ئەم یاریە وەکو یاری کۆتایی وەرد سەیرەکەم وەکو یاری حەسمی پریمەر لیگ ئارسیناڵ لە بڕوام چاوێکی زۆری لەسەر ئەنجامی ئەم یاریە ئەنی کە لەگەڵ ئەوەی سیتی دۆڕا تاو ئەنی کارەکە بۆ ئەرسیناڵی تر ئۆتۆماتیکی سەیری ئەرسیناڵ چی شیەتە بەردەم باشەگە لە چیە بۆچی منەڵێم کۆتایی یانێ مە خاڵێکی تر لەوەی کە منەڵێم کۆتایی ئەگەر سیتی ئەم شەو بدۆڕێت تەواو پریمەر لیگ کۆتاییەت ئارسیناڵ ڕۆژی پێنجشەمە یاریەکە بەرامبەر بە برینفۆرد باشە لە پریمەر لیگ یاری هەفتەی 26 یاریکی پێشخراوی هەفتەی 29 بێ بۆ یاری کۆتایی جامیانە پیشەگەرەکان کە بەرامبەر مانچستەر سیتی ئەنجامیان واتە یاریکی هەفتەی 29 بۆ هێنێتە هەفتەی 26 یعنی تۆ دوو یاریەکەی ئەگەر بێت و سیتی ئەم شەو بدۆڕێنێت تۆم دوو یاری داهاتووت بەریتوانێت فەرقەکە دەبێ بەچی ئەبێ بە 12 خاڵ بە کاتی بەڵامەتی بێ بەچی ئەبێتە ئەمایی ئەوەی کە تۆ لە کۆی ئەنجامدانی 11 یاریتری پریمەر لیگ تۆ نازناوەکە دەستەبەرەکەی لە 11 یاریاتەوە بێت 4 یاری دۆڕێنی شتێکی زۆر زۆر قورسەوێ بۆیە من ئەم شەو کۆتایی پریمەر لیگ پێم وایە ئەنجامەیرێ بۆ چاوەڕێم بزانم سیتی لە ڕکابەری ئامێنێتەوە یاخود نامێنێتەوە یعنی هەموو کادەم ساڵ هیوایەکەم بە سیتی بووم با گواردیۆلا هەبووە کام ساڵ تا دو ساڵ ڕکابەری بکەن بەڵام بەجددی ئەم تیپە زۆر درەنگەکەوێتە سەر پێ مای ئەو پێشبینی من نەبوو کە من چاوەڕێمە کرد زۆر زووتر سیتی بکەوێتە سەر پێ زۆر زووتر سیتی بکەوێتە ململانێ و بکەوێتەوە ڕکابەری بەڵام بەپێی ئەم ئاستانەی کە لەم دواییە بینیمە چاوەڕێ ناکەم مانچستەر سیتی ئەم ساڵی ژانی بکەوێتەوە سەر ئەو ڕکابەریە کە پێچەوانەی بۆچوونی خۆمە ینی من تەوەقوعمە کرد سیتی باشتر بێتوانێ بۆیە بەم دۆخەیە سەبارەت بە مانچستەر یونایتد و چێلسی سەیریکەن ئەزیزەکان ئێمە هەمیشە وتومانەوەیڵێین دۆخی ڕاهێنەری گۆڕا لە 4 بۆ 5 یاریە هەڵناسەنگێنێ ئەزانم مانچستەر ئەنجامەکانی باشە ئەزانم 4 یاری لەسەریەکی بردوۆتەوە ئەزانم یاریە گەورەکانی وەکو سیتی بردوۆتەوە وەکو ئەرسیناڵی بردوۆتەوە وەکو تۆتنامی بردوۆتەوە هەموو ئەمانە ئەزانم ئەزیزەکە هەموویم لەبەر چاوە هەموویم ئاگالێ ئەزانم چێلسی کۆی گشتی 5 یاریە دەباتەوانێت تەنها 2 یاری دۆڕانەوە بە ئارسیناڵ دۆڕاوە ئەمەش ئەزانم بەڵام تۆ نابێ بەم سەرەتایبی هەڵسەنگاندنی کۆتاییتی بکەیت ئێستا توانین بڵێن چی بۆ چێلسی بۆ مانچستەر یونایتد ئەڵێن چێلسی مانچستەر یونایتد ئاماژەکان پێمان ئەڵێن لەسەر دۆخێکی ڕاست هەنگاویان هەڵگرتووە ئەم دوو تیپە بەرەو ڕێکبوونەوە ڕۆن بەڵام ئێمە هەمیشە کێشەی چیمانەیە کێشەی تاقیکردنەوەکانمانەیە کە
لەو کاتێک کە ئێمە هیوایەک بەم تیپانە هەڵەچین چونکە ئەزمونیان نییە چونکە ڕانەرەکانیان ئەزمونیان نییە بێهیواتەکەنەوانێ ئەمە گواردیۆلا مدەڕیبی مانچستەر یونایتد نییە تا من بێمەڵ سەنگاندە بۆ بکەم ئەنچیلۆتی مدەڕیب نییە یۆرگن کلۆپ مدەڕیب نییە مایکل کاریک ڕانەرە تاوەکو ئێستا بە کاری گەڵێن پەرفێکت 100% ئیشەکانی خۆت زۆر بەباشی لە مانچستەر یونایتد داکەیت بەڵام ئەوەی من بێم قسەت لەسەر بکەم بۆ پرۆژەی مانچستەر یونایتد نا من ناکەمە هەڵەیە بە چواریاری بە هەمان شێوە بۆ ڕۆسنیرۆش لە چێلسی هەمان دۆخە بۆیە هاوڕێیانی ئەزیزم لە چێلسی مانچستەر یونایتد تکایە بۆستن پەلەتان نەبێ چونکە ئەبێ تۆ کە شوهای ئەم دوو تیپە بە تەواتی لێ حاڵیوی ئێستا من هەرم تیپەی کاری کابرا پرسیاری چی لێکە پرسیاری مۆرزەت لێ ناکە پرسیاری ساڵی داهاتوو لێگەڵێم کاریک مانچستەر یونایتد دەگەڕێتەوانێ سەر ڕێچکەکە کام ڕێچکە کاکە تۆ ڕکابەری چامپیۆنز لیگ بووی تۆ 2008 دیاری کۆتایی چامپیۆنز لیگت کردو بردووتەتەوە 2009 چووتەتەوە کۆتایی دۆڕاوی تۆ 2011 یعنی لە ماوەی 4 ساڵە سێ یاری کۆتایی چامپیۆنز لیگت کردووە تۆ تەوێ ئەمە بەم دیوە من مانچستەر ئاوا ناسم ئەبێ بگەمە واقعەکە قسەی لەسەرکەم بۆیە جارێ زۆر زۆر زووە بە هەمان شێوەش بۆ چێلسی بۆیە پەلەمەکەن لە چێلسی و لە مانچستەر دەچمە سەر ڕیال مەدرید بەڵام با بێمە لای بەشێک لە کۆمنتەکان کاک محەممەد لێڕەڵێ هەڵبژاردننی سەرۆکاتی بەرشەلۆنە نزیکە بەڕای تۆ هێکتۆر دیال لاپۆرتا سوتی زیاتر بە بەرشەلۆنە گەێنێ هیچ کەسایەتیەک لەسەر ئەم زەویەیە تاان با پێڵم ئێستا هیچ کەسێ بێتە سەر ئەم پێگەی کە لاپۆرتا ئەم ژێرخانە گەورەی کە لاپۆرتا و بەرشەلۆنەی دروستکە دەتوانێت ئیشەکە بکە بەس ئەو کاتی کە لاپۆرتا هات بەرشەلۆنەی وەرگر هیچ کەس نەتوانێت ویشی لاپۆرتا بکە بۆ ڕێکبوونەوەی بەرشەلۆنە و هیچ کەسێکی شێندەی لاپۆرتا دڵسۆزی بەرشەلۆنە نابێ و هیچ کەسێکی ژێندەی لاپۆرتا خزمەت بە مێژووی بەرشەلۆنە ناکە مێژووی 12 ساڵی سەرۆکایەتی لاپۆرتا لە بەرشەلۆنەیە لە هەر 12 ساڵیەکی مێژووی بەرشەلۆنە وەریەگری مێژۆکەی گەورەترە لە هەر 12 ساڵیەکی مێژوەکانی بەرشەلۆنە بە درێژایی 100 ساڵە بە درێژایی سەدە وەریگرا 12 ساڵی مێژۆکەی لاپۆرتا گەورەترە بۆیە من ئەگەر هاندەری بەرشەلۆنە بم هیوادارم هەر لاپۆرتا بێتەوە سەرۆشی بەرشەلۆنە دەست خۆش کاک لوقمانجان کاک ئەحمەد سڵاو لە تۆش کاکشکار ئەڵێ بەخوامان سەرەتی دیاری بە چێژە هیوادارین سەری ڕێزبەندی بگرێت ئەم شەوەرکی ڕیال ئێستا چمە سەر ڕیال مەدرید بەسەر چاو کاگڕێبەن دەڵێ حەز ناکە ئاسیمان سەرسیتی داوازیەوە ئاسیمان سەرسیتی نەکەس ناکەم داوازیەوە مان سەرسیتی زۆر بێهیواکەرە بێهیواکە یعنی تەنها ئەوەیە گواردیۆلا هەوڵ بە ئەوەی کە ئەگەر لە پریمەرلیگیشا بە خەونەکەی نەگەی لە چامپیۆنزی گاوڵەکەی کۆ بکات و وەرزێم ساڵ شتێ بکا بەشتێ چونکە بەجددی پێگاتیشی بێز و تۆکمەی پێ بەڵام بەرگی کارەکانی ژوردە وردەوایەنەوە ستۆن و دیاز بۆ یاریەم ڕۆێنەوە وردە وردە بەرگی کارەکانی تجبێنەوانێ تیپی مانچەستی تیپێکی بەهێزە وەڵا بە تەرکیت کاگونەر پریمەر لیگ و هەموو دنیا کاگڕێبەن دەڵێ کاک محەممەد لیڤەرپوڵ دەگات ئەبتاڵی وەرزی داات و من پێشبینی ناکەم ئەستۆن ڤێلا یاخود ینی بە نمونە ینی ڕکابەرەکە هەر بەو جووری لێتەوانێت ڕکابەرەکە لە نێوان ئەستۆن ڤێلا و لە نێوان مانچستەر یونایتد و لە نێوان چێلسی و لە نێوان لیڤەرپوڵ وابێ بۆی کە بلیدێکی دیکەی سێبلیتەکەی دیکەی چامپیۆنز لیگ دەستەبەر بکەن ئەوەی کە زۆر زۆر چانسێ بێ بۆ بلیتەکە من پێم وایە تەنها ئارسیناڵ و مانچستەر سیتی و چانسە بەهێزانەیە کاک بەناڵمای سڵاو لیڤەرپوڵ کێشەی دیفاع و ڕۆحەتی ئارنەسلۆتی ڕانە لە نازان چۆن لەناو بەرنامەکەی باسیەوەم کرد کاکە بەرهەمجار کاک بەختیارەڵێ هەم لیڤەر هەم سیتی هەردوو لایەن لە ڕووی بەرگریەوە خراپن ئەویشم باس کرد براکەم کاگاوکارەڵێ کاک محەممەد من وەک مدەڕیب حەکەم دایم ئەو کێشانەی گواردیۆلا هەبێت ئەوەی تۆ باسی دەکەی بژاردەی جیاوازە بۆ ڕانەر بەپێی یاری هەڵیان دەبژێرێت نە کێشەی گەورە بێت بۆی بەس براوە ڕەخنەی نایەتە سەر ئەو کێشانەی گواردیۆلام هەبێت ئەوەی تۆ باسی دەکەی بژاردەی جیاوازە بۆ ڕانەر بەپێی یاری هەڵیان دەبژێرێت نە کێشەی گەورە بێت نا مەبەستی دیوی بەرگریەکە لەگەڵتان ئێستا تێگەیشتم وتە چی هاوکاریجان بەس مەبەستی دیوی لایانی هێرشبەرەکە نا حاڵەتێکی ناچاریە بەپێی یاری نییە تۆ گۆڵکارێکت پێ بێ ناتوانانی بڵێ ئەم یاریە بۆم گۆڵکاری سادی لێ ناکەم شتیوە هەر نییە نی شتیوە نییە تۆ یاریزانێکت پێ بێ لە یاریەکە هەموو یاریە توانای گۆڵکردن یاری چیە بێ لە بەرامبەر هەستی پێکاریکە ئیلاو یاریزانە یاری پێەکەی
حتمیە شتی وان نییە ئەمە بارودۆ خێڵسەگانی کۆتایی یاری نییە تا بڵێ و تەعامل لە جیاوازێ بکەیت هیچ ڕاهێنەرێک ناچێ هالاندیە دەکە بەڵام لە هەمان کاتیژا کاتێک دەبینی ئەم دووسیاریە خیر هالانداسی خراپ ئەمە جورئەتیەوێ پەیوەندی بە یاری خوێندنەوە نییە پەیوەندی بە یاری جیاوازەوە نییە نە ئەمە جورئەتی قەراردانیەوێ لە بڕیان ئایا تۆ ئەم قەرارە توانی بی ئەم یاریزانەی کە مەترسیدارە خۆ من ئەزانم ئەڵەی تۆ بڕیارەی لەوەی کە گواردیۆلایەوێ ئایا بە تۆپی ناو بۆکسێوێ گۆڵکایەوێ لە ڕێی تۆپی جوڵاوە گۆڵکا بە مەرموش بەڵام من بۆ سەردەمی ڕابردوو ڕاز بوو بۆم دۆخەی ئێستەی سیتی ڕاز نییە ئێستا سیتی هەموو هەوڵێکی بۆ تۆمارکردنی گۆڵە هەوڵی بۆ نییە بە دیاریکراوی بە وستای لە گۆڵکە ئەم سەرنجەی تۆ 100% تەواوە بۆ مانچستەر سیتی 2022 23 21 بۆ تەواوە بەس ئێستا نە ئێستا مانچستەر سیتی بەس ئێوێ بە گۆڵ بگا بۆیە ئەڵێم ئەمە سەر لێ تێگانی دروست کردو یعنی سەیری بناغی هێرشەکانی مانچستەر سیتی کە هاوکاریان زۆر جوان لی تێگەی کاک مەحسین ئەم شەو خۆشترین یاری پریمەرلیگە سیتی و لیڤەرپۆڵ کاگا کۆڵێ گواردیۆلا خۆی و یاریزانەیە ناوی خۆی بەرپرسیار یاری پێدەکا کە دەڵێن 6 خۆلی پریمەرلیگی بوو گواردیۆلا بریتی لامان شێو لە ئەنجامی خراپیش هەر ڕایەنەر بەرپرسیار بە تاکید هەر ڕایەنەر بەرپرسیارە نا کاگا کۆلار دووچار ڕایەنەر بەرپرسیارە کاک ڕەشید دەستی خۆش باسی چێلسیم کرد چێنەرژیان ئەڵێ لیڤەرە بە شەڕی خۆی بکات بۆ چوونە چامپیۆنزی چونکە یاریدا تووشی زۆر قورسە لەناو سەندەردان جگە لە یۆمانی و چێلسی لەسەر سکەن تۆ ناتوانانی بەم چواربردنەوەی مانی و چێلسی بڵێی سەرەتا چونکە خۆی خولەکە هەمووی سیانزە یاریماوە ئەمە واقعیت بۆ ڕکابەری گەیشتن بە چامپیۆنزی وەرزی داهاتوو پێڵم سەرەتا بۆی ئەم قسەی تۆ بۆ ڕکابەری کۆتایاتنی خولەکە ئاوایە بەڵام تۆ گەپتی هەڵسەنگاندنی ڕۆسینیرۆ و کاریکەی هەر پێوترێ سەرەتا بەس چواریارەکە بۆی ڕکابەری چامپیۆنزیک ڕاستم قسەی تۆ 100% تەواوە تۆ سیانزە یاری لە خولماوە تیپەکە خاڵێکی زۆر جیاوازی دروستکە پێناوێت بەڵام کابرا داوای هەڵسەنگاندنی کاریک و ڕۆزنیرۆم لەکە ئەمە بۆ من زووە خۆمی لێنە ئارسینال باسمان کرد پێم ئێستش پێم وایە مانچستەر سیتی پریمەرلیگە بە ئەم شەو ئەگەر بباتەوە لە ڕکابەری ئەمێنێ بەس وەڵام شەو نەیباتەوانێت بە هیچ جۆرێ نازناوی پریمەرلیگ هەر بەلاشیان ناڕوە بۆ خول ئەم شەو سیتی قەرارەیە من ئەم شەو یعنی پێم وایە ئەگەر سیتی نەیباتەوە بەڵێ ئارسناڵ تاوی تر لێستەوە نازناوی پریمەرلیگی تاو کۆتای پێێنە کاک دانیار سواز بۆ تۆش کاگاوڕێڵە سیتی دەگەڕێتەوە بیرت نەچەند ساڵ 5 تیپی پریمەرلیگ دەستێنتاڵ بۆی لیڤەرپۆڵ سەرکەوێت بەڵێ زانم پاریش 5 تیپ پاریش 6 تیپیان گەیشتۆ تاڵ براکە مەزان پریمەرلیگ 5 ژۆنەری لاپتاڵەوە بە تایبەتی پار کرد و تیپەکەی وەرزی کۆتە ڕابردوو یاری کۆتای ئەوروپالیگیان کرد باش کۆتاخاڵ کەمێ باسی کەم لەسەر ڕیال مەدرید و ڤالێنسیا ئەم شەو ڕیال مەدرید لە دۆخێکی خراپی پێکراوی یاریزانە ڕۆبەڕووی ڤالێنسیا بێتەوە بەڵام تێبگەن لە هەموو دۆخێکە لە خراپترین دۆخی کارگەڕی لە خراپترین دۆخی پێگاتە لە خراپترین دۆخی کێشەیە سکواتی ڕیال مەدرید پێکاتی ڕیال مەدرید زۆر لەوە گەورەترێت تۆ بیان و بینی تەوانێ بڵێ وەڵا ئەم شەو بەرامبەر بە ڤالێنسیا تیپێکی تۆپمە و بەهێز و بەو جۆرە و بەو جۆرێ با ڤینیسیۆسی شەیاری نەکا با بێلینگامی شەیاری نەکا با بەرگری شدۆک و پێویست ئامادە نەبێت تۆ هەر پێگاتەکەت دوو ئەوەی ڤالێنسیا پێگاتێکی تۆپمە و بەهێزت پێ لەبەرەوە یارەکە بۆ ڕیال مەدرید قورسە بەڵام نەبردنەوە فەشەلە یەکسانبوون فەشەلە دەبێ ببیتەوە بۆ لەبەرەوەی بەرشەلۆنە لەسەر ڕێگەکەی بەرشەلۆنە لەسەر ڕێگە ڕاستەکەی خۆی هەنگا وەڵەگرێ ئیلاقەی تۆی نییە تۆ ئەبێ ئیلاقەی بەرشەلۆنەت هەبێ ئەبێ ئیلاقەی بەرشەلۆنە دەبێ مادامەوە بدێتەوە دەبێت تۆ بەم جۆرە لە ڕکابەری بەردەوامی بە پێچانەوە هیچ بیانیوەکرد نییە بۆی کە ئەم شەو غێری بردنەوەی شتێکی تر بەدەست بێت خواتان لەگەڵ ئەزیزان